يعني أمر إمر هذا سي دكتور فراد يكين ودشيكاته وداشي دكسينيتو عشان يمكن على كان شدات لجيهان ده جهانا هو بخوتان ديبينن اما يكم ايفون 7 برو ماكس لجيهان دا گەشتۆتە بازارەکانی هەرێمی کوردستان وا بڕیارە وەکو یەکەم کەس لە جیهان بدرێتە دکتۆر فەرات توربان. جام دەمێت قسە لە کاکشاوە بکەم لەسەرەوە. کاکشاو دەمێت بزانم چۆنیە کە یەکەم کەس دەدرێت بە دکتۆر فەرات توربان چۆنەوە زوو گەشتۆتە هەرێمی کوردستانیش. زۆر بەخێر بێن ئێمە وەکو بڵێنماندا بوو لە ئیڤێنتی نوێی مانگەش ئاماژەمان پێدا کە دەبێت یەکەم کەس دکتۆر فەرات لە عێراق بەکاری بێنێت ئایفۆنەکەی ئەو ئایفۆنەکە دەگات یەکەم کەس دکتۆر فەرات بەکاری بێنێت. بە خۆشحاڵیەوە ئێمە هەوڵماندا بۆ ئەوەی نەکەوێتە 19 مانگ چکو 19 مانگ کە دێت بێک فڕۆ کە دێت لەوانەیە کەسێک پێش ئەم کۆمپانیا بتوانانی بیدا بە کەسێکی دیکە ئێمە ویستمان بەڵێنەکە بگەین نەجێ دوێنێ تەبەن لە نوێی مانگەوە ئێمە لە کۆنتاکتین لەگەڵ ئەپڵا دوێنێ 250 عدد گەشتە هێرە بەڵام بۆمان نیە بیفرۆشین تەنها بۆمان هەیە ڕەزامەندیمان وەرگرتووە ئەمڕۆ لە پێشچاو هەموو کەناڵەکان تەسلیمی ڕادەستی دکتۆر فەرهاد بکرێت لە بەیانیەوە لەگەڵکردنەوەی دەرگای ئەپڵا ئێمەش دێرە بەرەمەکان ڕادەستی ئەو بەرزانەکەین کە پریۆردەریان کردو ناوێنویسیوە. کاکشاو لە جیهانی ژە دەبێت یەکەم کەس کە دەبێت یەکەم کەس بۆ خۆتان دەیبینن ئەمڕۆ 18 مانگە وایە 19 مانگ کە دەرگا دەکرێتەوە خەڵک بەکاری دێنێت. يعني أمر إمر رازسي دكتور فراد يكين ودشيكاته وداشي دكسينيتو عشان يمكن على كان شدات لجيهان دا لجيهانا هو بخوتان ديبينن زور سباس كاكشاو سباس